بەپێی بەڵگەنامەیەک کە دەست NRT کەوتووە لە 42 دەرمانخانەی قەزای خەبات تەنها 7یان مۆڵەتیان هەیە و بەشێک لەو کەسانەی لەو دەرمانخانەیە کار دەکەن بڕوانەمەی دەرمانسازیان نییە. بەشێک لە هاوڵاتیانیش ئاماژە بۆەوە دەکەن کەسانێک هەن بەیانیان سەرقاڵی کارێکن و ئێوارانیش چارەسەری خەڵک دەکەن و دەرزیان لێ دەدەن. بێجگەلەوەی کە مختص نییە هەر شەهادەی نییە هیواهەیە کارە چیتکە دەکات پیشە چیتکە دەکاتن ئێواران دەچی لەسەر سەیدەڕیە دەرمان دەفرۆشی و دەرزیش لە خەڵک دەداتن. جگە لە دەرمانخانەکان لە کۆی 17 تاقیگە و نۆرینگەی پزیشکی سنوورەکە تەنها 5 تاقیگە مۆڵەتی کارکردنیان هەیە. ئەمەش بۆتە جێگەی گەرانی ژمارەیەک لە دەرمانخانە و نۆرینگەکانی تر و ئاماژە بۆ ئەوە دەکەن ئەو دەرمانخانە و نۆرینگانەی مۆڵەتیان نییە کێشەی بۆ ئەمانیش دروست کردووە بەوە تۆمەتباریان دەکەن کە ژمارەیەکیان دەرمانی قەدەغەکرا و دەفرۆشن. هیچی لە هیچ دەرناکا دەبینی سەیدەرێک بەڕێوە دەباتن دەرزی لە خەڵک دەداتن شتی زۆر شتی وا هەیە بەڵێ بە دڵنیاییەوە زۆر قەبیح ئەگەر باس بکەیت قەویاتی جنسی و کۆمەڵی شتی وا هەیە لە سەیدەرەکان دەفرۆشی بە سعرێکی زۆر گران لەبەرەوەی لە سەیدەرەکانی بە نایدەن ئەوها بە هەڕەمەچی بەس ئەو شتەی هەڵقۆزیتەوە هەیە بەڵێ خۆشم ئاگادارم لەو شتانە. ژمارەیەک لە دەرمانخانە و نۆرینگە و تاقیگەکان مێژووی مۆڵەتەکەیان دەگەڕێتەوە بۆ ساڵانی 2007 بۆ 2009 ئەوەش لە کاتێکدایە دەبێت ساڵانە مۆڵەتەکانیان نوێ بکەنەوە. قایمقامی قەزای خەباتیش ئاماژە بەوە دەکات پێویستە گشت دەرمانخانەکان مۆڵەتی کارکردن دەربکەن. کۆمەڵێک عیادە و کۆمەڵێک دکتۆر و عیاداتی پزیشکی کراونەتەوە ئێمە لێژنەیەکمان پێکێنایە بۆ بە دوواداچوون لەم کێشانە دیارە دەست بەکار بوونە لە خۆناغی یەکە من دەمانەوەی ئەوانەی مۆڵەتی ڕسمیان دەرێنایە دایان بخەین یان ئەوە تا ڕێکیان بخەین بە پێی ئەوەی لە خزمەتی هاوڵاتیان بێت. لە ماوەی ڕابردوودا لە شارەکانی هەرێمی کوردستان ژمارەیەک هاوڵاتی بەهۆی لێدانی دەرزیەوە گیانیان لەدەستدا و ژمارەیەکی دیکەش چاویان لەدەستدا. ڕێبوارکاکەی NRT قەزای خەبات.